کەمبوونەوەی دەرمان لە نەخۆشخانەی هیوا گەیشتۆتە قۆناغێکی هەستیار و ئێستا چاوی بەرپرسانی تەندروستی سلێمانی لەسەر وەزارەتی تەندروستی عێراقا بۆ ناردنی دەرزی و پێداویستیەکان. کەمبوونەوەی دەرزی هیمۆفیلیا دۆخەکەی ئاڵۆزتر کردووە و لە دەرەوەی نەخۆشخانەکانیش نرخەکەی زۆر گرانە. ئەم شەڕ و جەنگی کە ئێستا هاتۆتە پێشەوە ڕێژەی هێنانی ئەو چارەسەرە گرانبەهاکان کەم بۆتەوە بۆ ناو عێراق کە بۆ عێراقیش کەم بێمە حسەیەکماندا بڵین بەغاوە بۆیەت لەبەرەوە حسەکەمان کەم بۆتەوە بۆ ناو نەخۆشخانەی هیوە. ئەمە ڕەبتی بە چیوەیە؟ خۆی ئەمە دەرمانانە کەمن دەگمەنن پێیانوتە دەرمانە دەگمەنەکان خۆیان کەمن کە کەمیش بوون کە چەند نەخۆشێک پێویستی پێی بوو کە زیاد بوو تۆزێ نەخۆشەکە چەند نەخۆشێکمان زیایی کرد ئەیتر ئەم نەقسە و ئەم بڵین کەمیەتە کەمە بێتەوە لە ناو نەخۆشخانەکەیان. وەکو دابینکردن خۆی پارەیەکی دیاریکراومان نییە بۆ دابینکردن. ئێمە ساڵانە بجەکەمان ئەگۆڕێ بەپێی نەخۆشێکە بەپێی چەند نەخۆشمان پێویستی پێ بێت چکە تۆ نازانی چەندێک نەخۆش پێویستێتی ینی تۆ لەبەرەی کۆمەڵی هێڵی عیلاجت هەیە هەر کاتێک گەیشتیتە سەر ئەم هێڵی عیلاج ئەم دەرمانی گرانبەهای ئەو کاتە لەوانێ بودجەیەکی بۆ تەرخان کرێت. ئاڵۆزیە سەربازیەکان و هەڕەشەی داخستنی گەڕی هورمۆز کاریگەری ڕاستەخۆیان لەسەر هێڵەکانی گواستنەوەی دەرمان هەبووە. ئەمە ژوای کردووە گەیشتنی چارەسەر بۆ توشبانی شێرپەنجە پەکی بکەوێت. هەرچەندە بودجەی پێویست بۆ ئەم چارەسەرانە ساڵانە دەوتێ نزیکی 7 میلیارد دینارە، بەڵام قەیرانی دارایی پاساوی هەمیشەی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم بووە بۆ دابین نەکردنیان. سێکەی بودجەی خستەخانەکان بە تایبەتی ئاگادار نیم، بەڵام ئەوەی هەبێت حکومەت مانگانە 7 میلیارد دینار بۆ بودجەی وەزارەتی تەندروستی دابین کردووە. دیارە خۆش دەزانی مەسایلی کاش و مەسایلی تەنفیسکردن تۆزە کێشەی تیا بۆ دایمە. ئەو مەسەلەی بودجێ زیاتر بەڕێوەبەرە گشتیەکان ئاگادارن. ئێستا ئەمە وەستاوە 7 میلیارە؟ نەوەستاوە، بەڵام بەهۆی قەیرانەکەەوە تۆزە خۆمانزانی کاش کێشەی کاشمان هەیە. دووبارەبوونەوەی ئەم گرفتە لە هەولێر و سلێمانی و گۆڕانی بۆ ڕۆتینێکی بەردەوام نیگەرانێکی زۆری دروست کردووە. توشبوان و کەسوکاریان داوا دەکەن حکومەتی مابەستەرچووچی تێژیانە نەکاتە قوربانی قەیرانی دارایی و ئاڵۆزیە هەرێمیەکان، چونکە دواکەوتنی هەر ژەمە دەرزیەک واتە دروستکردنی مەترسی لەسەر تەندروستی نەخۆشەکان. ڕەمیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.